گڵاوتان لەبێ بینەرانی شارپرس لە دوای یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە تیایدا سەرۆک و جێگرەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیاریکران لە ئێستادا گفتوگۆکان دەستی پێکردووە بۆ پڕکردنەوەی پۆستەکانی دیکە لە عێراقدا و پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق و لەناو کوردیشدا لایەنە کوردیەکان لێکترازانێک دروست بووە و هەر یەکە و بەجیا لایەنە کوردیەکان لە بەغداد. گفتوگۆ دەکەین بۆ باس لە جوڵە و کاریگەریەکانی لێکترازانی لایەنە کوردیەکان دەکەین لەگەڵ بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەکردەتی پارتی لا سلێمانی هەڵەبجا کاگاری سڵاو دەبێ ئەم کاتت باش لە ئێستادا لایەنە کوردیەکان لە بەغداد و هەر یەکە و بەجیا چوونەتە بەغداد لێکترازانێک دروست بووە بە تایبەت یەکێتی و پارتی باس بکەین کە لە دوای هەڵبژاردنەوە چەند جارێک کۆبوونەوەیان ئەنجام داوە کە بۆ ئەوەی بە یەک دەنگ و بە یەک نامە بچنە بەغدا. بەڵام وەک ئەزانین کە پێش کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەک یەک شانت وەک یەک تیم چوونە بەغدا بە یەک فڕۆکەش ڕۆشتن. بەڵام لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەراندا لە یەکەم ڕۆژدا لە یەکەم ساتی دەستپێکردنی کۆبوونەوەکەدا وەک دەڵێ تۆپ تەقی تیب هەڵۆشایەوە لێکترازان دروست بوو لە نێوان لایەنەکاندا بە تایبەت پارتی و یەکێتی. هۆکاری ئەم لێکترازانە بۆچی گەڕێتەوە؟ لەوانەیە من متفق نەبم لەگەڵ تا لەسەر بەکارهێنانی وشەی لێکترازان. مەسەلە لێکترازان نییە، مەسەلە ئەوەیە کە لە هەندێک حرەکەی سیاسیە لەوانەیە هێشتا مناقەشاتی ئێمە و یەکێتی کە لەو پێش کردومانە باش نەکوڵابن بەیەکەوە. ئەمەش فێری ئەومانەکە کە لەوانەیە باشتر بوو لە پێش ئەوەی کە بچین ئەم پرۆسیسەوە زیاتر بەیەکەوە قسە بکەین و زیاتر لە یەکتری تێ بگەین. ئەمە شتێکی زۆر زۆر کاتیە و بەسەر ئەچێتەیە پەڕێ و هیچ شتێکی ئەوە گرنگ نییە نە ئینسان لێی بترسێ نە هەڵوێستەیەکی لەسەر بکە. بەڵێ چاوەڕوان دەکرێت لە نێوان لایەنە سیاسیە کوردیەکاندا بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستاندا کۆبوونەوەی دیکە ئەنجام بدرێت بۆ ئەوەی زیاتر لێک تێگەشتن دروست بێت و لە بەغدا ڕێکەوتن دروست بێت. بەڵێ 100% کۆبوونەوەی زیاتر ئەکرێت لە نێوان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە، چونکە خۆ بڵین پرۆسێسی سیاسی بە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لە یا کۆتایی نایەت. هێشتا ئەگەر بڵێن 100 هەنگاو بڵێن پرۆسەی هی تەشکیلکردنی ئەم کابینە تازەیی کە قەرارە بڵێن تەشکیل بکرێت ئەگەر 100 هەنگاو بێ ئێمە تازە لە یەکەم و دووهەمین زۆر ئیشمان ماوە بە یەکەوە ئێمە یەکێتی بۆیە بە تاکید کۆبوونەوەی ترەکرێ. بەڵێ کاگاری باز لەواترێکە لە نێوان یەکێتی و پارتیە هەرچەندە ڕێکەوتن وەک لێکتێگەشتن هەبێت بەڵام کە دێتە سەر دابشکردنی پۆست و وەرگرتنی پۆست هەمووی بیرەچێتەوە و ئەو ڕێکەوتنە نامێنێت. ئەزانی من بڕوان ناکەم وابێ لەبەرەوەی هەرچی ئێمەین مەرامی ئێمە وەرگرتنی بڵین ئەم پۆست و ئەو پلە و ئەو وەزارەت و ئەمانە نییە. بە پلەی یەکەم ئیستیحقاقاتی میلەتی کوردە و خەڵکی هەرێمی کوردستانە، بەڵام بۆ ئەوی تۆ بتوانی ئەو ئیستیحقاقاتانە بەدەست بێنی پێویستی بە دەسەڵاتە. ئێوە دەسەڵاتانە لە چۆن؟ لە سەرۆکاتی پەرلەمانن، لە وەزارەتخانەکانن، ئەلەوێن ئەمە لەسەر ئێمە و من دەمڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان نیم، مەحامیشان نیم، بەڵام من ئەتوانم ئەوە لەسەر یەکێتیش بڵێم وەکو ڕێی خۆم کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە مەرامی بەس وەرگرتنی یەک دوو پۆست لە بەغا سیاست ناکە و ناچێتە بەغا، چونکە خۆی زانێ یعنی چه ئێمە چه یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچیەکمان دەست بکەوێت زۆر مهم نییە، مهمەوەی ئەوەی دەستمان کەوتووە چیمان پێکرێ بەو دەستکەوتە بۆ خزمەتی خەڵکی کوردستان. بەڵێ سەبارەت بە ڕێکەوتنی پارتی دیموکراتی کوردستان لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەراندا کە لەگەڵ هەندێک لایانی سیاسی لە بەغدا ڕێکەوتنی کردووە، هەندێک لە سەرکردەکانی یەکێتی ئەم ڕێکەوتنی پارتی بە ناڕاستگۆ و بە خەنجەری ژەهراوی ناوی دەبن. کۆمنتی بەڕێزت لەوبارەیەوە چیە؟ وەڵاهی جا خۆ ئەوانە ئازادن هەرچی ئەڵێن، بەس خۆ قسەی ئەوانە ئاەتی قورعانی نییە. ئێمە معاملەی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ مەکتەبی سیاسیە یەکێتی نیشتیمانی کوردستان، مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئۆرگانێکی مەوزونە، دوور ئەبینێت و کورد بیر ناکاتەوە. بۆیە یعنی ئەمانە بن ئەگەر سبێنێ بۆکۆ وایە سبێنێ بڵێن ئەندامێک لە پلەی سەرکردایەتیە لە حیزبەکەی من هەندێک قسە بکات کە
وەکو هێرشێکی سیاسی وابێ بۆ سەرکێتی نیشتیمانی کوردستان بەس خۆ ئەو ئەندامی سەرکردایەتی نەبڕیار بەدەستە و نەسەڵاحەتی ئەوەی هەیە کە ڕێکەوتنەکانی نێوان ئێمەوەشێتی نیشتیمانی کوردستان تێک بە عکسی شەوە. بەڵێ سەبارەت بە پۆستی سەرۆکۆماری عێراق ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کاندیدێکی هەبێت ئایا پارتی هیچ ڤیتۆی هەیە لەسەر ئەو کاندیدانی یەکێتی لەسەر هیچ کامیکەن؟ من باشتێک خۆشە پێ بڵم من ئەم پرسیارە لەوانەیە لەم دوو هەفتەی ئەخیرە زۆر جار لێم کرابێت و ناچاریش بووم هەموو جارەکان هەمان جواب بەمەوە ئەویش ئەوەیە کە ئێمە وەکو پارتی ئەڵێ مۆجارێکی تر ئێمە وەکو پارتی ڕێگە بە خۆمان ناین کە ئیملای سیاست بکەین بێشێتی نیشتیمانی کوردستان هەروەکو چۆن ڕێگە بە خەڵکی تریش ناین وا لە ئێمە بکە ئەو مەسەلەیە ئەو بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە دانیشتەکانمان لەگەڵ برادرانی یەکێتیە ئەو تیمانی ئێمە کە ڕاست پێراون ئەوەی یەکێتی و ئەوەی ئێمە بە یەکەوە کە دانیشن ئەو کاتە ئەوان حەل و فەسڵی مەوزوعەکەکەن و بەڕێی من چارەسەرەکەش هەر لەویایە لەوە نییە کە ئەم ئەندامی پارتی و ئەو ئەندامی یەکێتی دابنیشێ لەم لاولە قسە لە جرفانی دەبێنێ و تەسریحات بە و ئەمانە بە من زۆرم پێخۆش بوو حەزەکەم استفادە لەم فرسەتەش بکەم ئەوە بڵێم کە لە دوێنێەوە هەم سەرۆک بارزانی و ئەوەی من زانم هەم مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕوونی پەیامێکیان بۆ ئەندامانی حیزب و ئۆرگانەکانی حیزب ناردووە کە تەنیا و تەبێژی ڕسمی حیزب کە حتمما مەکتەبی سیاسیە یەخ ڕاست پێراوە لەن مەکتەبی سیاسیەوە ئەوەی کە ئەو ئێڵێت تعبیر لە سیاسەتی ڕاستەقینەی حیزبەکە اینجا بۆیە من تەوقعەکەم کە ئەوە لە دانیشتەکانە نەک تەوقعەکەم دڵنیام لە دانیشتەکانە لە نێوان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە چارەسەرە بێ خۆی سیاسەتی شەرەوەیە ینی مفاوزات جۆ لە یەکتری گرتن ڕێزگرتن لە بۆ چوونی یەکتر اینجا ئەوەیە کاگاری پێتان وایە هۆکاری ڕاگررتنی لێدوانە لەن بەرپرسانی یەکێتی و پارتیەوە بۆ چێ گەرەتەوە لەوانەیە هۆکارەکەی ئەوە بێت کە هەندێک کەس هەندێک تەسریحاتی داوێ کە بە لە مەسلحەتی فەزای سیاسی ئارامی کوردستان نەبێت اینجا ئەمەش یعنی با یەکشتی پێ بڵم سەریکە لەوانەیە هەندێک کەس هەبن کە تەرجمەیەکی تر بۆ ئەمە بکەن یعنی بڵێن هیچ کەس بۆی نییە قسە بکات لە ناو حیزب ئەمە ڕاست نییە لەبەر ئینسان کە بەو کەسە ئەڵێن کادری خەلاقی حیزبی کە سیاسەتی حیزبەکەی باش بزانێت و بتوانێت باش شەرحی لێ بکە وردی بکاتەوە بۆ لەناو خەڵکە یاخود بڵێن بۆ ئێوەی ڕۆژنامەنووس دیارە هەندێک کەس هەندێک تەسریحاتی فڕیاوە کە لە زەرەری مفاوزاتی بینی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەنجا ئێمە یەکێتی بەیەکەوە لەگەڵ بەغدایە بۆ ڕاگررتنیەوە کە بەڕێ مشتێکی زۆر حەشیمانە و باشیشە لە پێناو ئەوەیە بۆی کە بۆچوونەکان کۆکرێتەوە بەڕڵایی و فەوزا دروست نەبێت ببوورە ئەوە ئەو پەڕی عاقلیە لە دووەلی زۆر پێشکەوت و دیموکراتی جوایە یعنی بۆچی کۆشتی سپی یەک و تەبێژی هەیە بۆ 50 کەس بەناوی کۆشتی سپی قسە ناکە بۆ نمونە پێتان وایە لە پێناو مەسلحەتی سیاسی حیزبایە یان لە پێناو مەسلحەتی سیاسی هەموو کوردایە من پێم وایە ئەم پرسیارە و زۆر دووسەرەیە ئەزانی چۆنە هەر کاتێک مەسلحەتی حیزب جود نەبوو یەکی نەگرتەوە لەگەڵ مەسلحەتی میلەت ئەوە خەتەرێکی گەورەیە معناوی حیزب لە خەیاڵێک و ئەوەی ئاش لە خەیاڵێک و ئاشاوان لە خەیاڵای ئەمە زۆر خەتەرە بۆیە هەرچی لە مەسلحەتی میلەت بێ لە مەسلحەتی حیزبە ئەمە وەکو پارتیەک لەم نیوەرگرا کاگاری بێمەوە سەر ڕێکەوتنتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕێکەوتنی نێوان پارتی وێکێتی پێتان وایە ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی وێکێتی تا ئێستا ماوەکاری پێکرێت نا ئەزانی بەو گەرمیەی کە بۆ ئەو کاتەی کە ڕەحمەتی سەرۆک مام جەلال مابوو یعنی تۆ ناتوانانی مقارنەی ئەو کاتە بکەیت و لەگەڵ ئێستا و زۆر لێ دوانیشمان جۆرێ بووە کە ئیشارەن بۆ ئەوەی کە
ئەو ئیتیفاقە استراتیژیە بەو تومتۆڵیە کە لە میدیاکانە باس کراوە لە ناو خۆمانە باسمان کردووە نەماوە. ئەمە شتێکی ئاساییە لەبەرەوەی هەموو ڕێکەوتنێک بۆ زەمەنی خۆیەتی بۆ فترەیەکە بۆ ئەوەی ڕێکەوتنەکان بەردەوام بن ئەبێ پێداچوونەوەیان بەسەرا بکرێت چونکە بە گۆڕانی زەمن میکانیزمەکانە گۆڕێن داواکاریەکانە گۆڕێن هەتا بۆ چوونەکانە گۆڕێن ئەو شتێکی ئاساییە. کاگاری پێتان وایە لە ئێستادا لە نێوان پارتی وێکێتیە لە هەرێمی کوردستان بە گشتی دوو ئیدارەی ماوە لە چاوپێکەوتنێکە لەگەڵ بەڕێزت هەمووی مانگێک نابێت باس لەوە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەجیا حاکمی ناوچەیەکی هەرێمی کوردستانە و پارتی دیموکراتی کوردستانیش بەجیا. ئەمە نیشانێک لە نیشانەکانی دوو ئیدارەی نییە؟ ئەمە شتێکی ناخۆشە شتێکی ناخۆشە. ئینسان وەکو شیشێکی سورۆکرا بکە بە جەژی خۆیان وایە بۆ هەموو کەسێکی نیشتیمان پەروەر وایە، بەڵام دیاردەی دوو ئیدارەی زۆر بەڕوونی لە هەرێمی کوردستان ینی هەستی پێ ئەکرێ. ئەمە شتێک نییە هیچ کەس بتوانێت بیشارێتەوە. ئەمە واقعیشی تاڵە. مهم ئەوە نییە کە ئەم واقع هەیە، مهم ئەوەی ئێمەوەیشێتی چی بکەین و چەند ئامادەین کە ئەم واقع تاڵە بگۆڕین ببینێ یەک ئیدارەی یەکگرتوو. خۆشبەختانە لە کابینی پێشوو و لەم کابینێش ئەوە پرۆسێسی یەکگرتنەوەی هێزەکانی 1970 کە لەوانەیە لا سیر نەبێ لەوانەیە لا سیر نەبێ من ئەگەر بڵێم گرنگترین هەنگاو بۆ ڕۆشتن بەرەو ئاڕاستە یەک ئیدارەی یەکگرتنەوەی هێزەکانی 1970 ئەو پرۆسێسە دەستی پێ کردووە. بەڵام وەکو چۆن ئەم دوو ئیدارەیە بە شەو ڕۆژێ دروست نەبووە، ئەمە لە پرۆسێسێکی تاریخیا دروست بووە بۆ ئەوەی کە بیکەیتەوە بەو یەک ئیدارەی کە لە تمۆحی خەڵکی کوردستان و ئێمەوەیشێتی شابێ ئەوش پرۆسێسە، ئەوش پێویستی بە ماندووبوون و بە پچوو درێژی هەیە. بەڵێ کاگاری چاوەڕێت دەکرێت حکوومەتێکی بەهێز لە عێراقا دروست بێ بۆ 4 ساڵی داهاتوو؟ حکوومەتێکی بەهێز کاتێک دروست دەبێت کە شتێکی پێڵم وحدەتی کەلیمە ژێتی گوتار. ئەمە معنایەوە نییە کە ئیتر هەموو تووتی بن و بە یەک کۆرس سرودەکە بڵێنەوە، نە ئەوە نە، بەڵام لێک تێگەیشتن و هاوکاریکردنی یەکتری ئیشی هەرەوەزی بە ئاڕاستەی یەک ئامانج ئەگەر بێت و پێکهاتەکانی عێراق ئەمە سوننێ ئەمە شیعایە و ئەمە کورد بتوانن خۆیان لە کارنامەیەک لە بەرنمەیەکی حکوومیە بدۆزنەوە کە بە قازانجی هەمووان بێت بەڵێ، بەڵام ئەگەر شتەکە بەس ڕایکردنین بێت یعنی هەر ئەوە لام سەرلایی بڵێنەوەی خەڵکی سلێمانیڵێن ئەگەر بەس ئەوە بێت ئەوە وەکو ڕابردووە بێ و سەری ڕابردوو کە بزانە چۆن بووە و ئێستا ژوار بێ. مەڵێ سەبارەت بە پێگەی کورد لەو حکوومەتەیە چۆنە بێت؟ پێگەی حکم ببوورە بەڕای من پێگەی کورد لە حکمی عێراقا بەسراوەتەوە بە یەک فاکتۆری زۆر 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 گرنگ، ئەویشەوەیە کورد تا چەند ئامادەیە ئەم پەرتەوازەی خۆی یەک بخات لە چوارچێوەی بەرنمەیەکە هەندێک جار پێ بنێ بە جەرجی خۆیان کاڵم پێ بنێ بە جەرجی خۆیان، یعنی ئەوە تەنازول نییە تۆ بۆ لە پێناوی یەک ڕێزیە لە هەندێک شتی خۆت خۆش بی وەکو حیزبی سیاسی. ئەگەر ئێمە توانیمان پێشەوەی هەر شتێ بین کوردستانی بین، بۆ نمونە من لە پێشەوەی پارتی بم کوردستانی بم و لە پێناو مەسلحەتی کوردستانە هەرچی پێویستە بیکەم هیچ شتێ بە تەنازول نەزانم، ئەگەر ئێمە توانیمان لایەنە سیاسەکانی کوردستان لە بەغدا کۆدەنگ و یەک ڕیز بین، کۆدەنگ و یەک ڕیز معنای ئەوە نییە جارێکتر ئێڵێمەوە بە یەک کۆرس سرودەکە بڵێیتەوە، معنای ئەوە نییە لایەنێک ژەردەستەی لایەنەکەی تر بێ، مەبەستم لێک تێگەیشتنە لە مەسلحەتی خەڵکی کوردستان لە پێناو مەسلحەتی خەڵکی کوردستانە. ئەگەر توانیمان ئەو بکەین ئەو یەک ڕیزیە مسۆگەر بکەین شانسی ئەوەی کە داواکاریە شەرعیەکانی خەڵکی کوردستان لە بەغا بەدەست بێنین، ئیستیحقاقاتی دەستوری خەڵکی کوردستان بەدەست بێنین زۆر زۆرە. ئەگەر ئەوە نەکەین وەکو تۆ پێشی فوتبۆڵمان لێە
هەموو کەس دەتوانێت یاریمان پێ بکە. ئەو یەکریزیەی کە بەڕێزت باسیەکەی تەنها لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە یان لەگەڵ لایەنەکانی دیکەشە؟ نەخێر لەگەڵ هەموو لایەنەکانی ترە، بەڵام فەرقەکە ئەوەیە کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی سەرەکی یا بڵێن گەورەترین هێزی سەرساحەی سیاسی هەرێمی کوردستانی، ئەگەر ئێمە و یەکێتی لە پێشە عیلاقەمان تونگ و تۆڵ نەبێ ناتوانرێ ئەو بەرە نیشتیمانیە پێک بهێنرێ کە کۆدەنگیەک مسۆگەر بکە لە پێناو بەدەستێنانی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان. هیچ هێزێکەیە پارتی دیموکراتی کوردستان قبوڵی نەبێت کە ڕێکەوتنی لەگەڵا بکات؟ ئێمە بەس ڤیتۆمان لەسەر ئەو هێزانە هەیە کە خاچی پیرۆزی کوردستان نەفرۆشن، خیانەت لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەکە، ڤیتۆمان لەسەر کەسی تر نییە. هەر کەسی خۆی لەوایە نابینێتەوە دۆستی ئەمەیە با دووریش بێ. بڵێ دەوترێت پێکاتەی حکوومەتی داهاتوی عێراق وە لە چەند ساڵی ڕابردووشە نەخشی دەستی وڵاتانی ترە، تورکیا، ئێران، قەتار و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش لەو نێوەندەدا دابەش بوون بەسەر دوو بەرەیە. کۆمنتی بەڕێزت لەو بارەیەوە؟ ئەزانی بەگشتی ئەگەر سێرێکی نەخشەی سیاسی وڵاتانی جیهانی سێم بکەیت، نەک کوردستان، یعنی نەک عێراق و شەرقی ئەوسەط، لاتین ئەمریکا بگرە، ئەفریقا بگرە، ئێرە بگرە، جنوبی شەرقی ئاسیا بگرە، بەرژەوەندی زەریهێزەکان وڵاتانی ئەوروپا، وڵاتانی دراوسێ لە هەموو یەک لەم شوێنانی کە ناوم بردن، لاتین ئەمریکا و ئەفریقا و شەرقی ئەوسەط و جنوبی شەرقی ئاسیا وجودی هەیە و ئەمرێکی واقعە. ئەم منطقەیەش وڵاتی عێراق بێبەش نییە لەو دەستێوەردانی کە لە ئەنجامی بەدیهێنانی بەرژەوەندەکانی خۆیان ئەو وڵاتانەی کەن. ئیترەمە تۆ بڵێ مەسەلا ئەمە ئەمریکایە، ئەمە رووسایە، ئەمە یەکێتی ئەوروپایە، ئەمە دراوسەکانن لەم سەرەوە پیابین بە تورکیا و بۆ ئێران و سعودیە و مەسەلا ئوردنە، سووریایە، ئەمانە کە هەموو ینی مەسلحەتی خۆیان هەیە لە منطقەیە. بەڵام نە ئێمە 100% خۆمان تەسلیمی خەڵک کردو و بووبین بە پیاوی خەڵک، نە بڕاژەکە مشێتی نیشتیمانی کوردستان شتی وای کردبێ. ئێمە مۆزەفی وڵاتانی دەوروبەر و دەرەوە نین، ئێمە مفاوزە ئەکەین لەسەر ئەو بەرژەوەندیانەی کە هەن لە منطقەکە و تا چەند مەجای هاوکاری دوولایەنە، سێلایەنە، چەند لایەنە هەیە لە پێناو پاراستنی بەرژەوەندی یەکتر. تۆ مەسلحەتی منە پارێزی، منیش مەسلحەتی تۆ پارێزم. سیاست ئەوەیە، یعنی بەشێکی سیاست ئەمەیە. بۆیە ئەگەر ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە معاملەیە نەگەیشت بین عیبە. ئەگەر ئیشمان بە معاملەیە بێت، ئیشی لەسەر بکەین لە پێناو بەدەستهێنانی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان، ئەمە عەبقەرێتی سیاسیە، بۆنە ئەمە تەسلیم بوون نییە، ئەمە شاشایەتی نییە. کاگەری چی دەڵێن سەبارەت بە بەشداریکردنی بەتایبەت ئێران لەسەر ئاستی باڵا و تەداخولیان لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا؟ تێنەگەیشتم مەبەستی کاملایەنە بوو. ئێران دەڵێن سەبارەت بە بەشداریکردنی ئێران لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کە بەشداریان کردووە لەسەر ئاستی باڵا. بەڵێ ئەجا خۆ ئەزانی وەکو وتم، ئێران وڵاتێکی دراوسەیە، مەسلحەتی هەیە لە منطقەکە و عێراق تەنیا شوێنێک نییە کە ئێران نفوزی خۆی تیا بەهێز کرد بێ. سەری یەمەن کە، سەری لوبنان کە، سەری سووریا کە، زۆر وڵاتی تر، سەری ئەفغانستان کە، مەسەلا سەری تاجیکستان کە. بۆیە ئەمە یعنی شتێکی تایبەتی نییە بڵێن وڵاهی سیر بوو ئەو ڕوویە. یعنی لەوەتەی لە دوای 2003ەوە ئەوانەی متابعی سیاسیەکە نەزانن، وڵاتی ئێران بە بەردەوام ڕۆڵێکی گرنگی هەبووە لە حوکمڕانی لە عێراق. هەتا ئێستاش ئەو کاریگەریەی ئێران لە شوێنی خۆیەتی و ماوە. لە مەسلحەتی کوردە بەشداریکردنی ئێران کاگەری ئەزانی ئاخر ئەو شتەکان وا ڕەش و سپینی وەکو چۆن من نمونەیەکە بێنمەوە لە شەڕی داعشە 2014-2007 سیرەکەی زۆر لایەن بەشدار بوون
ئەوەی کە پیانە و بڵێن کوالیسیۆنی هاوپەیمانان زۆر لایەن بەشدار بوون بۆ ئەوەی کە ئەم دڕندەیە کە داعشە نەیەڵن پەرەپسێنێ و لە ڕێگ و ڕیشە دەری بێنن. ئەمە بۆ وایە کرد لەبەر لە مەسلحەتی هەموو لایەنەکان بوو کە بەشدار بوون. مەسەلەی ئێرانیش ئێمە وەکو هەرێمی کوردستان وە کۆماری ئیسلامی ئێران ئێمە دراوسە یەکترین بمانەوێ نەمانەوێ بەرژەوەندیەکانمان نزیکە بنەوە لە یەک. ئەگەر واز لە هەموو حاڵەتەکانی سەربازی بڵێن عسکەری و سیاسی بێنین بەس بەرژەوەندی ئابووری بیر لێ بکەرەوە بزانە چ بەرژەوەندیەک هەیە لە نێوان ئێمە و کۆماری ئیسلامی ئێران هەر لە مەرزی حاجی ومەران هەتا پەروێز خانوانی تر. بۆیە ئەم شتانی کە تۆ باسیەکە ینی ئایا ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوەکەی ئەیزانێ ئەوە ئێمە بێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران تەمەکڵێن ئێمە مەبەستم حیزبی سیاسی نییە بەسم حکوومەتی هەرێمی کوردستانە مەبەستم سەرۆکایەتی هەرێمە بە مەفاوزات لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە دراوسێ ئەمەیە لێک تێگەیشتنی باش ئەو کاتە نەکرد لە بەرژەوەندی ئێمە چونکە خۆ بایەکشت پێ بڵێم ینی ئەمە نییە لە دنیاە تۆ وڵاتێک بێت بڵێ وەڵام من بەرژەوەندی تۆ پارێزم بە بەلاش شتیوانە پاراستنی بەرژەوەندی دوولایەنە سێلایەنە چوارلایەنە و چەند لایەنەیە. ئێمە و دیسانەوێڵەمە ئێمە بەسم پارتی نییە بەسم حکوومەتی هەرێمی کوردستانە بەسم سەرۆکایەتی هەرێمە بە لێک تێگەیشتن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران زۆر باشە توانین بگەینە ئەو نتیجەیە کە کامانن ئەو بەرژەوەندیانی کە ئێمە هەمانە و بە کۆماری ئیسلامی ئێران جێبەجێکرێ کامانن ئەو بەرژەوەندیانی کە کۆماری ئیسلامی ئێران هەیەی و ئێمە ئەتوانین هاوکاریان بین بۆی جێبەجێ بکەن. ئاوایە مەسەلەکە. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە کە بە شوەی ڕاستەخۆ لەگەڵ مامووی سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەربان بوون کاتێک